سڵاوتان لێبێ و ئەم کاتتان باش بەردەوامین لەگەڵتانە لە کەناڵی ئاسووی زانکۆوە بۆ درێژەدان بە ڤیدۆکانمان سەبارەت بە زانکۆ و پەیمانگاکانی هەرێمی کوردستان لە درێژەی ڤیدۆکانمان سەبارەت بە کۆلێژەکانی پەروەردەی بنەڕەت لە هەرێمی کوردستان باسی بەشی زمانی عەرەبی لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت بۆ ئێوە خۆشەویست دەکەین تاوەکو بزانین لە چەند شوێن لە چەند پارێزگا و لە چ زانکۆیەک هەن وە کەمترین کۆنمرە وەرگیراوەکان بە زانکۆڵاین و پارالێل و ئێواران چەند بووە ئێوەی خۆشەویستیش بۆ وەرگرتنی داتا و زانیاریەکان تا کۆتایی ڤیدۆ بینەرمان بن. خۆشەویستانم ئەمەوێ ئەوەتان پێ بڵێم کە لە کۆلێژی پەروەردەی بنەڕەت کاتێک تەواوێکەی ئەگەر هەر بەشێکی بێت تۆ مامۆستایت و لە یەکی بنەڕەتی تا نوێی بنەڕەتی مامۆستایی خۆتەکەیت بە هیوای ئەوەی ئەو کەمترین کۆنمرانەی بۆ ئێوە خۆشەویست باسەکەین جێگای سوود و ڕەزامەندیتان بێ لایک کۆمنت سەبسکرایبی کەناڵ لە یاد مەکەن و زەنگوڵەکەش ئاکتیڤ بکەن بۆ هەر ڤیدیۆیەکی نوێ ئاگادارتان بکات.